علی تەنتاوی کتێبێکەیە لە کتێبەکەی باسی ئەو حکایەتانە دەکا ئەو بەسەرهاتانە دەکا کە بەخۆی تووشی بووە. علی تەنتاوی ئەو پیاوە قازی بوو لە دیمەشق، شتێکی زۆر عەجیب باس دەکا. کتێبەکەی زۆر خۆش، ینی ئەزمونێکی زۆری تێدایە. دەڵێ ڕۆژێکی ئەو پیاوە قازی بوو، دەڵێ ڕۆژێکی لەگەڵ مەجموعە برایەکی لە دەرەوەی دیمەشق داوەت کرابووم. بزان داخۆ چووینە گوندێکی دەیەکی لە دەرەوەی دیمەشق داوەت کرابووم. دەڵێ مش قازی دیمەشق بووم. شەوێ هێوە دوای ئەوەی نانی ئێوارەمە خوارد دەڵێ دڵم زۆر تون بوو، گوتم دەڕۆمەوە، زۆرم هەوڵدا بچمەوە، ڕێیان پێ نەدام. ئەوانی کە لێم برادەرەکان گوتیان نادەبی ئەو شەو لای مەبینیەوە. دای سوبحان الله هەتا دەهات دڵم تونتر دەبوو. یعنی دەڵێ زەختێکی زۆر عەجیب، یعنی دڵتوندیەکی زۆر عەجیب ڕووی لەمە کرد. دەڵێ گوتم دەچم پیاسەشی دەکەم، دەچمە دەرێ گوندی پیاسەشی دەکەم. گوتم باشە بەس یعنی جەوەکەی دەگۆڕم و دێمەوە. دەڵێ ڕۆیشتم وەختێکی لەلا ڕێیەکی هەستم کرد چاوم بە ماڵێکی کەوت دەنگک دێ لە ماڵەکەی. دەی سوبحان الله دڵم زۆر تون بوو، یعنی گوتم زەم داخۆ ئەو دەنگە چییە تەماشا دەکەم ئافرەتێک لەبەر دەرگای دانیشتێ و ئافرەتەکە دەگریە و لە خوای دەپاڕێتەوە سوبحانه وتعالى. یعنی بەو شەوە تاریکەی لە خوای دەپاڕێتەوە، خوای دەروی ڕەحمەتی لێ بکەی سوبحانه وتعالى. ئافرەتەکە لەبەر دەرگای دانیشتێ دەگری. دەڵێ مش لێ نزیک بوومەوە پێم سەیر بوو، گوتم ئەوە لەبەر چی وها بەکوڵ دەگریە و لەبەر چی ئەو بەنەوەی لە خوا دەپاڕێ و چی بۆ چی بەسەر هاتووە؟ گوتی پیاوەکەم زۆر زاڵمە، بەو شەوەی دەری کردیمە دەترسم خۆم لەو ڕێدەم ناتوانم بگەڕێمەوە، ینی هەم جارێ بەو نەوەی غەدرم لێ دەکا و هیچ عیلاجشم نییە، ئێستا ڕووم لە خوای کردە سوبحانه وتعالى کە خوای گەورە دەروی ڕەحمەتم لێ بکاتەوە. دڵێ مش گوتم باشە لەبەر چی شکاتی لێ ناکەی، لۆ ناچێ مەحکەمەی شکاتی لێ بکەی. ئەو گوتی قوربان ئەمن لە چێ قازی لە چێ چۆن دەگەمە قازی؟ ئەمن لەو گوندە و لەو دێ قازی لە دیمەشق و ینی چۆن دەگەمەوی؟ ناگەمەوی ئەم کە دەرێ سوبحان الله. ینی شەهادەکەمی ناو حەمد و سوپاسی خوای گەورەم کرد. خوای گەورە دەروی ڕەحمەت لە هەموو کەسێکی دەکاتەوە، زوڵم لەبیر ناکە سوبحانه وتعالى. دەڵێ گوتم ئەمن قازیمە، ئەو ئافرەتەکە لە خوای دەپاڕێتەوە سوبحانه وتعالى. خوای گەورە عەز وەجەل قازیەکەی لۆ بردۆتە بەر دەستی ئەو، نەک خۆی بەدوای قازیەکە دابگەڕێ کە ئیعلانی ئیختیڕاری خۆی کرد و کە گوتێ من مضطرم خوای گەورە سبحانه وتعالى قازیەکەی بردۆتە بەر دەستی ئەو. لێ ئەمە يجب المضطر إذا دعا. بقينا مرحلة أو هيك مضطر بين كدعاتك إلى خوي دبارة سبحانه وتعالى سبحانه وتعالى دعائك الدعاء شيء مضطر به لسلويهم أسباب كان بس رود لدرجة أو سبحانه وتعالى دلو رحمة الله ذكاته عز وجل لبروي خوي قبل سبحانه وتعالى هيس كاتب لكاته كان عبدي خوي لبيرناك عز وجل قد تصورنا كان يعني خوي قبل سبحانه وتعالى عبدك خوي عبدك كان خوي لبير بكا نا كسي مظلوم لبيني خوي لبيني خوي قبل هيس حزابك نية هيس برديك نية بلام إعلاني اضطراري خود بك إعلاني اضطراري خود بك كأتو مضطري بو موقفه لخواي باريوه خواي قبل عز وجل دلو رحمة الله كادو سبحانه وتعالى